حکوومەتی عراق لە هەوڵی دووبارە پێکێنانی حکوومەتێکی نوێدایە بۆ ئەوی خۆی لەو گەندەڵ و قەیرانەی بەڕۆکی گرتووە ڕزگار بکات کە ماوەیەکی زۆرە قسە و باسی لەسەر دەکرێت. نوێنەرانی کورد لە بەغدا ڕای دەگەێنن دەبێت لایەنە سیاسیەکانی هەرێم یەکدەنگ و یەک هەڵوێست بن لە ئاست گۆڕانکاریەکانی حکوومەتی نوێی عراق بۆ ئەوەی مافەکانی کورد بە پارێزراوی بمێنێتەوە. وەکو یەکێتی بڕیارمان داوە هەڵوێستی ئێمە هەڵوێستی هەموو لایەنە سیاسیەکانی تر بێ و هەوڵە دەین کە بەیەک هەڵوێست لەوێ قسە بکەین و یەک هەڵوێستی قسە بکەین و داواکاریەکانی خۆمان پێشکەشکەین و ڕێی خۆمان و چوونی خۆمان لەسەر چۆنیەتی پێکهێنانی حکوومەتی ئایندا دەرببڕین لەگەڵ لایەنەکانی تر، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەوان ئاگادارن کە لێرە کێشەی سیاسی قوڵ هەیە، لێرە کێشەی ئابووری قوڵ هەیە، بۆیە کاریگەری دەبێتن بەو پێی کە بۆ نمونە ئێمە لە ڕابردوودا ئەگەر داوای ئەو پۆستانەمان دەکرد باشتر بە ئاسانتر بۆ دەستمان دێنا، بەس ڕەنگە ئێستا لە گۆڕانکاریەکان ئێمە ئەگەر ئەوان خۆیان مەبەستیان نەبێ بە ئاسانی پۆستە گرنگەکان و دەست نێنی. ماوەی زیاتر لە 6 مانگە هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیرانێکی سەختی دارایی و سیاسی بۆتەوە، لایەنە سیاسیەکانیش لە هەوڵی بەردەوامدان بۆ چارەسەرکردنیان. نوێنەرانی کورد لە ئەنجومەنی نوێنەرانی عراق داوا دەکەن کێشە و ئاڵۆزیا سیاسیەکانی ناوخۆی هەرێم وەلا بنرێن و کورد بە بەرنامەیەکی نوێ سەردانی بەغدا بکات بۆ ئاساییکردنەوەی کێشە هەڵواسراوەکانی نێوان هەردوولا. ئەو قەیرانانەی کە لە هەرێمی کوردستان هەن، ئەو ناکۆچی و کێشە سیاسیانەی کە لە هەرێمی کوردستان هەن، ڕنگدانەوەی سلبیان دەبێت لەسەر پێگەی کورد لە بەغدا. بۆیە گرنگە زۆر لەم هەلومەرجێکی ئێستا ئەم عراق هەم خەڵکی کوردستانی تێدا دەژی، بە تایبەتی ئەو قەیرانە سیاسی و داراییانەی کە ڕووی لە ناوچەکە کردووە، پێویستە یەکریزی خۆمان بپارێزین. ئەو 120 کە ئیستحقاقی نەتەوەیی گەلی کوردستانە لە ئەنجومەنی وەزیران لە پۆستەکانی دیکەی کە کورد هەیەی لە بەغدا پێویستە پارێزگاری لێ بکەن. گۆڕانکاری و میکانیزمەکانی جێبەجێکردنی بەرنامە چاکسازیەکەی حکوومەتی عراق ماوەیەکی زۆرە شەقامی عراقی بەخۆیەوە سەرقاڵ کردووە. نوێنەرانی کوردیش لە بەغدا بە پێویستی دەزانن لە ئەگەری هەڵوەشاندنەوە پێکێنانی کابینەیەکی نوێی حکوومەتی عراق دەبێت کورد نوێنەراتی ڕاستەقینەی کێشە و داواکاریەکانی خۆی بێتن و ئەو گرفتە سیاسی و یاساییە کە لە نێوان هەولێر و بەغدا هەیە چارەسەر بکرێن. قارەمەند جەوهەر، کورسات نیوز، هەولێر.